لە مانگەدا زنجیرەیەک تەقینەوەی سەرچاوە نادیار و ئاڵۆز و بێسەروبەر لە سەرتاسەری ئێران ڕوویاندا تا کارگەیشتە پێگە سەربازیە هەسیارەکان ئەمە جگە لە ناوچەکانی دانیشتوان. راپۆرتەکانی ئەم دوایە ئاماژە بۆ ئەوە دەکەن دەکرێت ئەم زنجیرە تەقینەوانە بەشێک بن لە هەڵمەتێکی گەورەی ئەمریکا و قەواری ئیسرائیل کە ئامانجلەی کەمکردنەوەی توانە سەربازی و ئەتۆمیەکانی ئێران بێت. گەرچی کۆماری ئیسلامی ئێران لە وەڵامدانەوە و کاردانەوەی بەرامبەر بەو هێرشانە لە سەرخۆ و پش و درێژە، بەڵام شاراوەنیە مەترسی ئاڵۆزبوونی دۆخەکە بە مەبەست بێ یان بێمەبەست لە ئاسۆوە دیارە. ڕوونیشە گەروی هورمز و ئەوەی ئێرانیەکان پێی دەڵێن کەنداوی فارس لە ناوچە سەرەکیەکانی تەشەنەسەندنی ئاڵۆزیەکانی قۆناغی داهاتوو دەبن. لە چەندەی ڕابردوودا کۆماری ئیسلامی ئێران چەند جارێک هەڕەشەی دروستکردنی بربەستی لە بەردەم جوڵەی کەشتیوانی و پەکخستنی بازاڕی جیهانی وزەی لە ڕێگەی داخستنی گەروی هورمزەوە کردووە. ئەم هەڕەشانە زۆریان نەچوونە بواری جێبەجێکردنەوە. لە هەشتاکانی سەدەی ڕابردووە ئەم هەڕەشانە بۆ ئێران بووە بە چەکی دووسەرە. دەشکرێ ببێتە ڕێگر لە بەردەم بەکارهێنانی گەروەکە کە شادەماری بازرگانیەتی. هەروەک دەکرێت گرتنەبەری هەر هەنگاوێک لەلایەن ئێرانەوە بە ئاڕاستەی داخستنی هورمز ببێتە مای بێزارکردنی دۆست و هاوبەشەکانی، بە تایبەت چین کە دابینکردنی پێداویستیەکانی لە وزە بە ئازادی جوڵەی کەشتیوانی لە ناوچەکەەوە بەسراوەتەوە و ئێرانیش زۆر پێویستی بە چینە بۆ بەرەنگاربوونەوەی سزا ئابوووریەکانی ئەمریکا لە 15 ساڵی داهاتوودا. باپی زانیاریەکان لە سەدا 20 نەوتیجیان بە گەروی هورمزدا تێدەپەڕێت. ئەگەر ئێران هەڕەشەکە بباتە سەر و دای بخات، ئەوە گەیشتنی وزە لەسەر ئاستی گیان پەکی دەکەوێت و کاریگەری لەسەر کەرتە ئابووریە گرنگەکان لە سەرتاسەری گیان دروست دەکات. بە وڵاتی چینیشەوە کە گەورەترین بەرکاربەری وزەی گیان و هاوبەشی سەرەکی ئێرانە. هەڕەشەی داخستنی جوڵەی کەشتیوانی لە هورمز لەلایەن ئێرانەوە هەڕەشەیەکی لە مێژینەیە. بۆی ئەمریکا و هاوپەیمانە نزیکەکانی وەک پرسێکی ڕۆتینی لە داخستنەکە و کاریگەریەکانیشی دەڕوانن. شارەزایانیش بەردەوام وەک ئەگەرێکی لاواز لەم بابەتەیان ڕوانیوە. هەرچی ئێرانە لە 2019 و 2020 بە چەند ڕێگەیەک مامەڵە و کاردانەوەی بەرامبەر فشارەکانی ئەمریکا نیشانداوە. تەنیا لە چەند مانگی ڕابردوودا ئێران جارێکی دیکە گێچەڵی بە کەشتیەکانی ئەمریکا کردو، موشکی نوێ و توانای ژێردەریایی خۆی تاقی کردەوە. لە هەمبەر درێژە کێشانی ئاڵۆزیەکانی لەگەڵ ئەمریکا و هاوپەیمانی وا دەردەکەوێت ئێرانیش زیاتر چاوی لەسەر ئامادەکاری سەربازیەکانی زیاترە، لە نێویشیاندا ئامادەکاری لە بواری ئاسمانی و دەریایی. بەڵام ئەگەر جارێکی دیکە دۆناڵد ترەمپ بە سەرۆکی ئەمریکا هەڵبژێردرایەوە، ئەوە دەبێت بەرپرسانی تاران خۆیان بۆ سزای زیاتر ئامادە بکەن. تاوکاتی تاران و واشنتۆن بڕیاری چوونە نێو دانووسانی سیاسی دەدەن. پلانی ئێران بۆ ئامادەسازی داخستنی گەروی هورمز لە هەواڵ و ڕاگەیاندنەکانی ئەمریکادا دەنگ و سەدایەکی زۆری نییە. بەڵام ئەگەر لە داهاتوودا ئەو پلانە جێبەجێ بکرێت، ئەوە ئەگەری دەنگدانەوەی زۆرە، بە تایبەت کە ببێتە هۆی پەلکێشکردنی چین بۆ ناوچەکە کە ئەمریکا بە ڕکابەری خۆی دەزانێت. لە کاتێکدا ئەمریکا بەردەوامە لە ناردنی ئاماژەی تێکەڵ لەبارەی ستراتیژی خۆی لە خۆرهەڵاتی ناوەڕاست و هێزی دەریایی ئەمریکا توانەکانی بەرەو زەریای هێمن ئاڕاستە دەکات. بە پێچەوانەوە ئێران توانەکانی خۆی لە بواری هێرشبردن لە کەنداوی عەرەبی یاخود کەنداوی فارس و کەنداوی عومان زیاد دەکات.